لە هێرشێکی ئاسمانی وڵاتانی هاوپەیمانانی عەرەبی بە سەرکردایەتی سەعودیا بۆ سەر گەڕەکێکی میلی لە ڕۆژهەڵاتی سەنعا 20 کەسی مەدەنی کوژران و دەیانی دیکەش بریندار بوون. دانیشتوانی ناوچە نزیکەکان گەیشتە شوێنی بۆردومانەکە و دەستیان کرد بە دەرکردنی قوربانیان لەژێر پاشماوەی خانووە ڕووخاوەکان. ئەوان چەند کاژێرێک لە گەڕان بە دوای بریندار و تەرمی کوژراوەکاندا بەردەوام بوون. پەنا بەخوا لێی نووسبووین کاژێریەکی دواییەوە شەو بوو لە پڕ بەدەنگی تەقینەوە بە ئاگا هاتین کە ماڵە هەژارەکانی کردبووە ئامانج. ئەوان هیچ دەستەڵاتێکیان نییە. بەرپرسانی ئەمنی جەخت دەکەنەوە کە لەو هێرشەدا بۆ سەر شەقامی چل لە گەڕەشی مراونی دەوروبەری پایتەخت 20 کەس کوژراون و 50 دیکە بریندار بوون کە ژن و منداڵی 8 خێزانی تێدایە. پێیان ڕاگەیاندین کە 21 شەهید و 21 بریندارمان هەن کە برینەکانیان سەختە، هەروەها 17 برینداریشمان لە نەخۆشخانە دەرچوون. لا یەکەم بەرپەرزدانەوەشدا بەرامبەر باڕووداوەکە حوسیەکان خۆپیشاندانیان ساز کرد و تێیدا سەدان کەس لە گۆڕەپانی تەغیر لە ناوەڕاستی سەنعا گردبوونەوەیان ئەنجامدا. خۆپیشاندەران لە دروشمەکانیاندا هێرشکردنە سەر خەڵکی مەدەنیان سەرکۆنە کرد و داوایان کرد کە دەست بەجێ ئەو هێرشە ئاسمانیانە ڕابژیرێن. هێرشی فڕۆکەت زەنجەکانی هاوپەیمانان چەند سەربازگەیەکی لە شوێنە جیاجیەکانی سەنعا کردە ئامانج. بەڵام ئەم گەڕەکەش یەکێک بوو لە ئامانجەکان. خەڵکی ئەم گەڕەکە زۆربەیان هەژار و کەم دەرامەتن. تاوانیان تەنیا ئەوە بوو ماڵەکەیان کەوتوتە نزیک یەکێک لەو سەربازگانەی کە حوسیەکان لە تەواوی شاردا لە نێو مەدەنیەکاندا دایان ناون. زیاتر لە 20 کوژرا و دەیان بریندار لە ڕیزی مەدەنیەکانی گەڕەکێکی هەژارنشینی سەنعای پایتەخت ئاکامی هێرشەکەی هاوپەیمانانی عەرەبی بوو کە شەوی ڕابردوو ئەنجامیاندا.